بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. طبعا قد قد بديت مروف لجياني دا أبينكم على خيركات بإيمان شاء خيركات إيمان داري شبه ما شوي خيركات مزقطك دروس ساكريت كسك فقيرة كسك نخوشة كسك عملياتي بيويستا كسك كم درامتا أو خيرانا كم ينظر خلق بيو بابنده هلو كسك خيركات كما بس مسلمانك يا أبيني بلام خيرك يا زور نزيكترا زور مستحقترا بي بكات وليش نزيكترا لو كسانك ك بانگشي بوكريك بيويست يارمتي بدريت واجبني تو يارمتي وكسانه بدي بلام خيرك جوري كل كردار زوانكاني انسان ايمان داره بلام مرحله بيشو اوانا كسيشتر هي كانسان نابي ام كسا هرجيس فراموشي بكات اويش خيزانو مالو من ضالكيتي سنكا اوان زول لبيشترن ونفقيان لسر او بياوي خير كريه كتسب الراسي خوي ابخشيت يارمتيانا دات بلام خاو خيزانكي خوي يا من ضالكاني خوي ابين تساويان لدريه ككسيك يارمتيام داد يان ياخذ يچه لحزو ارزوكاني بوزيب كات دي قدني زوكا سوا ما بيني وبداخوا لدري ما شاء الله اللي بي الله يقول بلان بو مالي ممسكه دزغيره زور رزيله اما يچه لصفاته هر ناشرنا كان انسان ايمان داره كرزيله بو خاو خزانك خوي اجل لو زيادي كرت او زبوتيه بديتا بو مزغو دروس كدن بي بو برد بي بو هجاري شتر بي وركسي لكاسا كان لتسب راسي خوتا يارمتيام دي بلام كنجي لمالو مدالكي خدمات مايوا بوتي بيغمبر صلى الله عليه وسلم فرمانه كاد كافرمي باشترين دينار كإنسان ببخشت على عياله ويبو خاو خزانه خد بكاري دينيت يعني ليان صرفكيت او زل دواي اوانا بو او كسي كلبناي خويا غبره تي اكوشيت مصرفي بچيشي اگر بخوش بتواني هب تي بكوشيو مصرفي كسي تي كوشر بكيتم بت يارمتي بدي او لدواي خاو خزانه خود اما باشتريشتا باشترين بارش لدواي اوتيا كفي سبيل الله يارمتي هاوركاني خود بديت نزيكاني خود برادريك نخوشه برادريك هجاره برادريك بيويس بخويندنا برادريك بيويس بكتيبه بعد شيء لوشتانا كبيويس بي اوانش بابلين ارچان بسر تو داهيا ساكان بسر تو داهي بويك كومالك برادرن كومالك كسن ك وكو برانا هر بخوي برادر براي درينا يعني ناو كل خويا ويا بو انسان اقدار بهاوريكي معقول نيه دست برادر يك بنو ويچ برادركاني هجار بتنو او كان تريج بخوشي وبزلو برجي مودرنو هاتو تصوب كنيان بزلو برجي ماركوا جران بها لبريان دابي بلام هاوريكا شبيني فقير وهجاره وكو كرد ناني بناني راناقات بيقمان او كسش حقي لسرتي كيارمتي بدي بابن باشترا بابو نفقي لسردنيا بلام او ندي لسرتي كتو يارمتي بدي بو بي فاصل او تسلسل ما فيرك كمشت خاو خزانه كدجنا كد من دال كانت دو مش اوانك في سبيل الله كاركن وسيم كسش او كسانك هاوري كانت كلبر خوي جوره خوشت ابي بوش الحديث كافر بي صلى الله عليه وسلم من احب لله وابغض لله واعطى لله ومنع لله فقد استكمل الايمان او كلبر خوا خوشت بي ولا برخوا رق لبيت ولا برخوا يارمتي بدي لبرخوا نيديتي نفر هنا بديتي زين بزغري دا زين بمشروبي دا زين بقمار دا كواتا بودني بدي ومنع لله او ايمانك طواوا كواتا ابي انسان بوتسسلا بكاتن واجر بيتو انسان بوتي تركيز سلوكات بيان صلى الله عليه وسلم كيارمتي خزانه كان تامدن يعني بشيچی ناڵم هەر هەمووی بەڵام بەشێکی لێکترازانی خێزانەکان یاخود نەمانی خۆشەویستی لە نێوان ژن و مێردە ڕەزیلیە بەشێکی لەسەر ڕەزیلیە یعنی ئافرەت بە تەبیعەتی خۆی یعنی حەزی لە کردداری خراپ نییە بەڵام ئیلا شتێک هەیە وای لێ ئەکات یان ئیجباریان کردیا یان فێریان کردیا یان زەختێکیان لێ کردیا یان زۆر جاری واشە بووە لەبەر ڕەزیلی مێردەکەی هەستا لە شرۆشی کردووە
يعني نمونەکتان بۆ بینەوە کچێکی لە ئەڵمانیا مەشهور بۆ ویشەی خۆی ناوی لیزا میولەیە. ئەو کچە لەبەر پارە طبعاً زان مردیان نییە کەس نیە نەفەقەی بچێشی هەرە بە ئیش بکات. باشترین ئیشی وتی مادەم لەش فرۆشی یەکەم بۆی کە پارێکم دەست بکەوێ. لە تەمەنی 18 ساڵی بە حەز و ئارەزوی خۆی دەستی بە لەش فرۆشی کرد. بەڵام دوای 2 ساڵ کە بوو بە 20 ساڵ لەو 2 ساڵیدا تووشی نەخۆشی نەفسی بوو. تووشی نەخۆشی نەفسی بوو بەوەی کە کاری لەش فرۆشی کردیە. لەبەر چی؟ لەبەر ئەوەی تەبیعەتی خۆی یعنی تەبیعەتی مرۆڤ لەش فرۆش نییە. ئیلا ناچاریەک وای لێ کردو کە لەش فرۆشی بکە. یعنی هەرچی لەش فرۆشی وەڵڵی هەرچی ئەوانێک لە بازاڕەکان ئەیبینن وەڵڵی هیچیان بە حەز و ئارەزوی خۆیان ناکەن. ئیلا شتێک هەیە لە سەریاندا وەکو لە بەرنامەیەشە پێشکەشم کردیە کە مافیایەکانن هیناویان لەوێ ئیشان پێکەن شەو و ڕۆژ لەوێ ئەخەون بە حەشیش و دەرمان ئەوانەی کە ناو جامخانەکاندان بە حەشیش و دەرمان سەرخۆشیانەکەن ئاگیان لە خۆیان نییە ئەبێ ڕۆژانە نزیکەی دا هەتا 20 نەفەر لایەنی کەم بەڕێ بکەن. یعنی چ شتێک تەحمولی ئەو شتێکە چ مرۆڤێکی ئەوەندە حەزەی هەبێ ڕۆژانە 20 جار دووبارە بکاتەوە بەیانی دووبارە کاتەوە. یعنی ئەگەر ئینسان زۆر برسیبی حەزی لە کەبابێکە بۆ نمونە لە برنج و گۆشتێکە بەڵام کە خواردی نیو سعات کردیسان لە پێشی دانێەوە ناخوا پێی ناخورێ لە کاتێکە پێش ئەو نیو سعاتە وەکو با بڵێن دەڕاستە هەڵی ئەنووشی و ئەی خوارد بەڵام ئێستا کە حەزی بوو ناچێتەوە. هەموو حەزەکانی مرۆڤ هەر ئەو هەیە ناتوانین ئەگەر زۆر دووبارێکەوە ناتوانین سێبارێکەوە زۆر سێبارێکی ناتوانین چواربارێکەوە کەواتە نە ئافرەت نە پیا ئەو حەزەی ئەوەندە دووبارە نابێتەوە لە ڕۆژێکە. ئەوانە هەموو لەش فرۆشیان پێکرایە بەڵام ئەو لیزا میولەیە بە حەزی خۆی کاتێککە پارەی پێویست بۆ لەش فرۆشی کردووە لەگەڵ ئەوەشدا تووشی نەخۆشی نەفسی بووە بۆیەشە لە چەند جار ویستیتی خۆی بکوژێ دوای کتێبەکی نووسیە ئەڵێ ئەو کتێبە باس جیاننامەی خۆی کە ئەو 2 ساڵەی کە چۆن لەش فرۆشی کردووە ئەو کتێباڵێ تۆزە لە غەمەکانی کەم کردنەوە بۆی کە ئەوەی لە دڵمدا هەبوو هەڵم ڕێشتۆ لەو کتێبەیدا. کتێبەکەشی بەناوی چییە؟ نێم میش بێت چال میش چەشتۆر میش بمبە پارەم بدێ لە ناوم ببە. ئەو کتێبەکەی بەناوی ئەوەیە کتێبەکەی ڕەشە بە سووریشی نووسیە یعنی کتێبی ڕەش دیارە یعنی شتێکی خراپی تێدایە وەرسمەکی خۆشی لێداوە بە غەمباری لە گۆگل لێ ئەتانداتی. بۆچی ئەو کتێبەی نووسیە؟ لەوەی کە بزانیت چەندە کارێکی قێزەونە بە حەز و ئارەزویش خۆی کردیتی نەک بە زوڵم لیان نەکردووە بەس بە پارە کردوێتی. چێوە بۆچی وای لات ئەو کچە ئەو لەش فرۆشیە بکات؟ لەبەر نەبوونی لەبەر پارە نەک لەبەر حەز و ئارەزوی خۆیان. بۆی ئەژڵێت یەکی لە نەخۆشیەکان کە تووشی بووینە ئەڵێ وەزوەسەیە وەزوەسەی قالب پیسیمان یعنی لەگەتی چەند خۆمان ئەشۆین یعنی کە ئیساوی شەیەکات ئەڵێ هەستەکات خاوێن نابێتەوە بەبیێتەوە ئەوەندە کەس دەستی لێداوە ئەوەندە کەس ئەو وەرجێڕی پێ کردووە ئەڵێ هەستەکەین یعنی کە ئەو ئافر ئەو پیاوە ئەو ئەو جۆرە و ئەو بۆنە و ئەو هەیکەلە و ئەو جۆرە لە لای بووە ئەڵێ چەند خۆمان ئەشۆین هەستەکەین خاوێن نابینەوە. جگە لەوەش ئەڵێ وەکو مرۆڤێکی وەکو گۆشتێکی بۆگەنی خۆمان دێتە بەرچاوی لەبەر هەرچی هاتوو دەستی لێداوە هەرچی هاتووە کاری خۆی لەگەڵدا کردووە. ئەڵێ ئەمە لە ڕووی دەروونەوە شکاوین لە ڕووی جەستەییەوە شکاوین یعنی ئەڵێ چاک نابینەوە کێشەکەمان لەوە دێ ئەڵێ حتا یعنی یەکێ دەرووناسەکان باسێکە ئەگوت حتا وانە دێ ڕچیان لە هەموو گیان لەبەرێکی نێرینە ئەبێتەوە هەرچی گیان هەتا حیواناتی نێرینە هەرچی تێر و تاڵی نێرینە هەیە ڕچیان لێ بێتەوە بۆ چونکە بێزار بوون لە وەزعیدا. ئەمە لە پێناوی چیدا دروست بە خۆشەویستەکان لەبەر ئەوەی پارەوەی لێ کردووە. جا خۆت بینە جا بۆیشە ئەفەرین باشترین پارە بەکاربێنن کە بتانوی خێری پێ بکەن مستحق بێتن خێزانەکەی خۆتە بۆی کە شیرازەی خێزان تێک نەچی. یعنی چەند دیزە وەڵڵی پرسیار لەوە کراوە بۆم هەیە پارە لە مێردەکەم ببەم بۆم هەیە پارە لە مێردەکەم بۆ لەبەر ئەوەی مێردەکەی ڕەزیلە هەمزار ڕەزیلی وای لێ کردووە کە ئەو ئافرەتە ئەگەر بیر لە لەشفرۆشی نەکاتەوە بەڵام بیر لە دزینی پارە بکە لە مێردەکەیە لە ئەنجامی چی لەبەرەوەی ئەو ئافرەتە کە نەفەقەی لەسەر مێردەکەیتی لە نەفەقەکەیە ڕەزیلی یەکات. بۆیشە پێغمبەر ئەفەرمێ عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ هەر مسلمانێک ئەگەر بێت و نەفەقەی خاو خێزانەکەی بکات وهو يحتسبها يعني کە لە کاتێکە لەسەری وازبیشە یعنی پیاوەتی نیە بەسەریدا کە لەسەر واجبە مادام تۆ بڕیارت داوە ئەو ببیت بە هاوسەرت و وەمارەت کردووە وعدی ئەوەت داوە کە نەفەقەی بچێشی مەسرەفەکەی بچێشی كانت له صدقة بۆشت بە سەدەقە حسابە بی دەتخوا بزان لەو یاسا جوانەی شتێک لەسەر واجب کراوە وە لە هەمان کاتە خێریش لەسەر وەربگریت. ئێمە تو بۆچی مزگەوت دروست دەکەیت بۆچی یارمەتی فەقیر و هەژارە دەیت بۆی کە خێر وەربگریت وایە
ئیتباش خێرەکە لە ناو ماڵی خۆتە هەموو ڕۆژ لە بەرچاوتە ئەدی بۆچی یارمەتی نادەی ئەی بۆتە ڕەزیل تێداکەی ئەدی ئەو خێر نییە ئەدی ئەوە وعد و پەیمان نییە کە دایتت لەسەر وعدەی خۆت پەشمان بیتەوە یا خۆت ڕەزیل تێداکەیت کەواتە بەڕاستی ئینسان ئیماندار نابی ئەو هەڵەیە هەرگیز بکات لە کاتێکە ئاياتەکان و حەدیثەکان مەوجودن و حەدیثەکە زۆر بە ڕوونی باسەکات کە یارمەتی خێزانەکانتان بدن و ڕەزیلی تێدا مەکەن لە هەمان کاتدا دەفعیشمان نەکات بۆی کە ئێمە بزانین سەدەقات لەکوێدا کۆ بکەینەوە لە کاتێکە لە نێو ماڵی خۆماندایە کە خێزانەکانی خۆمان بۆیە فەرمی لە حەدیثەکە فەرمێ کەفا بالمەرئی ئیثما بەسە بۆ مرۆڤ کە ئەو گوناحە گەورەیە بکات چ بکاتن ئەن یەحبیسە عەممەن یەملیک قوتەه بەوەی کە دەست بگرێتەوە نەفەقەی ئەو کەسە نەچێشێک کە لە ژێر دەستیایەتی باشە پیاو لە ژن مارە کراوە یان ژن لە پیاو مارە کراوە طبعا ژن لە پیاو مارە کراوە وایە کە مارە یعنی ئەو دەسەڵاتدارە الرجال قوامون على النساء سەردار دەسەڵاتدار یان هەموو شتێکی بەدەستە پارەی بەدەستە دەسەڵاتی هەیە خوای گەورە هێز و بازووی پێداوە ئەتوانین پارە بەدەست بێنێ بەڵام خوای گەورە ئافرەتی لە ژن مارە کردو یعنی داناو کە ژن لە پیاو مارە بکرێت ببورن کەواتە مارەکردن هەر ئەوە نیێتەوە با بڵێن مندای لێ بنیتەوە ئەدی مەسرەفی ئەدی خواردن و خواردنەوەی ئەدی جلو بەرجی ئەدی ئەو پێویستانێک کە پێویستی پێ لە ناو ماڵە ئەدی ئەو شتانێک کە پێویستی جاریوە هەدیەک بکرێ بۆ دەستە خوشکێکی بۆ خوشکێکی بۆ کەسێک لەو کەسانە لە چوار چێوی شەریعەدا کە باسەکەین مەبەستمان زێدە ڕەوی نییە کە ئەو شتە بقۆزنەوە بڵێن پیاو ئەبێ هەموو شتێک بکات لە چوار چێوەی شەریعەدا بەبێ زێدە ڕەوی ئەبێ ئەفەرم بەسە گوناحێک کە مرۆڤ بیکاتن بەوەی کە ڕەزیلی ئەکات لەو نەفەقەی کە لە ژێر دەستیدان ئەو کەس هەر کەسێک بێت کە لە ژێر دەستەدان کە نەفەقەی لەسەر تۆیە یەکێ لەوانەش کە خێزانەکانتانن کە خێزانەکانمانن منداڵەکانم کە لە ژێر دەستی ئێمەدانە بەوەی کە گوناحێکی زۆر گەورەکە نەگەت بێت و ڕەزیلی تێدا بکەین بەڵام لە هەمان کاتدا ئەگەر زێدە ڕەویش تێدا بکەین گوناحبارە بین چونکە بەداخەوە زۆر کەس ئەوەشە بینین پارەکە ئەداتە بەردەستی ژنەکەش بەبێ ڕەچاوکردنی کە ئەو پیاوە چۆنی دەستکەوتووە یان چۆن دەستەکەوێ و ئەو سەری پێکات وەکو ئەبینین ئەبیسین ئەوڕۆکە بۆ تەجمیدی لوت پارە قەرزەکە کابرا پاش کابرا ئەگەر نەخۆشی کەپووی هەیە لوتی هەیە لوتی خوارە تەگەنە فەز بووە شکاوە ئەوە لەسەری واجبە و کاتە بەڵام ئەبینی بەس دەبرەوەی وڵا ئێستا مۆدیری لوتی باریکە و نازام چی و بچی بۆی قەرز بکەی ناوەڵڵا ئەمە چۆن لە ڕەزیلیا گوناحباری لەو پارە قەرزکردنیشە گوناحباری بۆچی چونکە تۆ لە زێدە مەسرفی ئەەکەی بۆ مۆدیلاتی ئەەکەی و ئەیدێتە بەرد چەق و عملیاتە لە ترسی ژنەکەیە یان لە بەخاتری ژنەکەیە باشە وەڵا ئەچی پارە قەرزەکەت ئەومان زۆر بیستۆ بەداخەوە کەواتە ئەم زێدە ڕەویمان مەبەست نییە مەبەستمان لەو کەم ڕەویەیە کە پیاوان لە مەسرفی ژنەکاندا ئەیکەن بۆیە بینی حتا ئەم ڕەزیلیە خۆشەویستەکان هەر ئەمڕۆ نەبووە لە قەدیمی شار هەبووە یعنی دایمە ڕەزیل نەخۆشیەکە چۆن مرۆڤ لە هەندێک تەبیعەتی لە ئێستادا هەیە لە قەدیمیشدا هەبووە وەکو مۆبایل نیە بڵێ مۆبایل ئێستا هەیە ئەو کاتیش هەبووە نەخێر بەڵام هەندێک سیفەت هەیە ئێستا هەیە ئەو کاتیش هەبووە وەکو ڕەزیلی دەردێکە لەگەڵ مرۆڤایەتیدا هەبووە لە سەردەمی هابیل و قابیلە لەسەر ڕەزیلی با بڵێن خوای گەورەکە مەسلەی زەکاتەکەی دوور و درێژ نامی باسی بکەم کە ڕەزیلیە کرد لە زەکاتدانە قابیل کە ئەی کرد وەڵحاصلە بینی لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم بینی ئەبوو سوفیان یەکێک لە سەحابە بەڕێزانە ئەبی کابرایکی ڕەزیل بوو دەوڵەمەندیش بوو ئەمە مەبەست مەسەر ئەو کەسانی کە باسی ڕەزیلی ئەەکەین مەبەستمان لەو کەسێک کە هەیەی یعنی لە چوارچێوەی با بڵێن شەریعەدا سەرف بکاتن بۆ خاو خێزانەکەی خۆیە ئەبوو سوفیان کابرایش دەوڵەمەند و بەڵام ڕەزیل بوو بۆیە بینی هیند هاتە لای پێغەمبەر صلی الله علیه و سلم وتی یا رسول الله والله هیچ خێزانێک نەبوو لەسەر ئەو زەویەدا حەز بکەم شتی خراپی بەسەردا بێت وەک لە خێزانەکەی تو زیاتر یان وەکو لە خانەوادەکەی ئێوە پێشترێ وابووم بەڵام کە بوو بە مسلمان ئەفەرمی وەڵڵای ئێستاکەش هیچ کەس هیچ خانەوادەیەک نییە حەز بکەم کە خێریان پێ بگاتن و بە بەختەوەری بژن وەک لە خێزانەکەی تو یان بزانن لەو ڕقوقینەوە هاتە سەر ئەم خۆشەویستەی لە بینی ئەو دوو بنەماڵەیە دروست بوو بەهۆی لێبوردنەوە کە تازەکە کە حای سەرکەوت بێ باس کردی فەرمووی پێغەمبەر فەرمی وەڵڵاهی ئەمنیش بە هەمان شێوە حەز دەکەم خاو خێزان لە ڕقم لەوەت خۆی ڕقم لە خێزانەکەی ئێوە بۆ خانەوادەکەی ئێوە بەڵام ئێستاکە خانەوادەکەی ئێوە لای من زۆر خۆشەویستن
بۆچی چونکە بکوژی ئیمام حەمزە بوون وتی یا رسول الله ئەو جا هات پەیامەکەی پێگەیان وتی یا رسول الله بخۆ دەزانی ئەبا سوفیان کابرایەکە إن أبا سفيان رجل ممسك أبو سفيان كابرايك زور ممسكة زور دزجرة زور رزيلة بوم هي لو باري فهل علي حرج أن أنفق على عياله من ماله بغير إذنه بوم هي ببي إذني لباركي أو بوم دالكاني أو صرف بك زوجك أما بوردي بازناك بداخل يعني عندك زالي ودزي يعني وأظن كدزي لي بكات نخب ببي إذني باركي هبوا لبردسي ده هبوا أو بار بردس ده خد دزي نية لباركي أو بوم دالكاني أو نقبو خوي بو مكياج بو نازانا بو تعمير وتجميد وتاتو وليزر وفلان وفي سارة وشتانا بو مندالكان يعني مصرفي مندالكان شي ناكد وكو بوشاك وزلو برك وكو بيداويستكاني كلا روجانا إنسان إشي بيتي أو إيش فرموي لا حرج عليك أن تنفقي عليهم بالمعروف هيش يشل سرنية أجر بيتو دسكاري باركي بكي بلام بالمعروف لا تساكي بكاري بيني هم دائما كباسك من بس من لتسوارتي والشريعة كيدا نقل تسوارتي والزيادة الروية كيدا كواتا أوندا رجعي بيدراوا كدسكاري بكبو مالو مدالك بوجلو برجو بوشاكو بابلين خواردنو وبيداويستاني أزجا بو قطاب خانية بو داو درمانة بو هرش تقلوشتانا كواتا ليرة فيرمانا كاتن أم حديثانا كي كميش جناح ما نجاتي أجر بيتو إمر رزليت هدا بكن بو خيزان ومدالكان مانا ولا ما كان صدقة وخيري لسرور أجرين لكاتك دا كان لسريش ما واجب كراوة اشتري سو واجب كراوة خيريش لسرور بجري براسيا ما زوان ترين يا صور رساي خوي جوربو إمي داناوة لها ما كان دا براسي فتنة أنينوا بويك آفرتان يعني نالم هموي بلام بشك لو تشيشة هاوسر جيرياني ياخذ لو تشيشة خزانيانا أويك بياوكان رزيل لا نفقي خاو خزانة كانيان لقل أوجدان أو خزاناني كان كم درامة براستي بأم حقج بلين بو أو آفرتاني كم درامة أو مالانا براسي أوان لبرد ساوقرتوها برجيش يكزار الزور لآفرتان كاتك أبيني ميردكانيان نيتيان زختيان لناكن يعني أو آفرتاني أو سيركا أو برمالاني درواون هر آفرتكان دريانا ليفكا كان هر أوان درويتيان جيسكا كان هر أوان دروستيان كردوا يعني كومالك دزرنجيني وكار كردنيان كردوا لأنه كومالجاي كردواري دا بلبرتي بنة الشان بشاني ميردكانيان كاريان كردوا حتى عربان سيش من هنا يعني أنواع إيش كان آفرتكان بو تنك أو ندب غيرة أو ندب حيانا نانو دس بام كانوا لخلشي ونانو لاش فروشي بكن نانو هيس كارشي قيزون بكن بلكو دسيان داوة تسر إيش قرص شو روجيان لسريك داناوا يارمتي ميردكانيان دن شان بشاني ميردكانيان قرصاي جيان قبولكن أو نشمان هي بوي أو آفرتانش بجويري تواناي بياوكانيان داوة لميردكانيان كان أمش ألين كاك أوي كبجوري تواناي خوي يارمتي جنكي بداتن وهاوسلك بن نقل كشتك بيناكري بوي قرز بكاتن وقرزي كان لسري ببيتا ميراد بو مندالكانيان بلكو بجويري مس تواناي خوي يارمتي خاو خزانكي خوي بداتن ورزليت هدانكات لكاتك بوشاكو خواردنەوە و پێداویستی ڕۆژانە واجبی سەرشانی تاکتاچی پیاوانە سەردارانە کە بۆ خێزانەکانیان دابین بکەن بە گوێرەی توانە و دەسەڵاتی خۆیان. وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.